ئێمە لە مەڵبەندی ڕێخستی پێشمەرگە بەرنمەیەکمان هەیە بەرنمەی وەرزی ڕووناکبیری وەرزیە بۆ 3 مانگدامان ڕشتووە لە کۆی وەحداتەکانی پێزی پێشمەرگە ئەم بەرنامانە دەگوترێتەوە. ئێمڕۆ محازەرەی من بووە بەڵام پێش منیش دوو دەرسیکە هەبووە دەرسی واتەوات واتە دەنجەنجی دەرونی و دەرزی کوردۆلۆژی ئەوانە هەردووچیان مامۆستاکانی زانکۆ دەیڵێنەوە چونکە بەڕاستی اختصاسی من نییە. ئەمەی کە لە ڕووی پرانسیپی یەکێتیەوە زۆرتر من ئەم دەرسانەیە چەند برادری شتری مەکتەبی سیاسی و سەکردایەتیشمان داوت کردو بۆ ناو لیواکان. ئێمە خۆتان نەزانن زۆر فراوانە مەڵبەندەکەمان 65 کۆمیتەی هەیە تروا وردەوردە خەریکین ئێستا لە 150مان تێپەڕاندووە بەرەو سەرترەچین و ئێمە لەم هینەیە ئامانچمان هەیە کە هەموو ئەفسەرێکی ئێمە ئەبێ نۆ محازەرە وەربگرێ لەم 3 مانگەیە بۆ ئەوەی بتوانین مێشتی ئەفسەرەکانمان پڕ بێ لە لایەنی فکری و لایەنی فکری بێنین بە باڵای لایەنە سەربازیەکەیە ببڕین پێی بڵین کاکە تۆ ئەسکەرێکی باشی بەڵام پێمان خۆشە لایەنە فکری و مەبدەیەکەشت بەهێز بێ بە قووەت بێ لە لایەکی تریشەوە کارمان لەسەرەوە کردووە زانکۆ بێنینە ناو هێزی پێشمەرگەوە کە ڕەنگە ئەمە لە داهاتووە پەل بجێشێ بۆ چەندین بابەتی تری داهاتوو. دەورۆ بەڕێز کاک جەنابی وەسارە سۆڵ لەسەر مێژوو ئەدەبیاتی یەکێتیشمانی کوردستان یا محازەرە لەسەر شەڕی دەرونی ئەمانە زۆر پێویستە بۆ هێزی سەربازی بەتایبەت بۆ ئێمەی ئەفسەر ئێمەی کادیری ئێمەی کادیر کە ڕاست ئێمە پێشتر لەوەیە لە چەند ساڵی ڕابردوو ئەو محازەراتانەمان وەرگرت بێ هەرکەسە و بە پێی پێگەی خۆی لە پەیمانگای کادیران لە ناوەندەکانی زانکۆ بەڵام هێزی سەربازی پێویستە بەردەوام لە برەودا بێت لە لایەنی فکریەکەی پەری پێ بدرێت. زۆر جار هەیە کۆمەڵێک بابەتی تازە دێتە پێشەوە ئاگاداری بێت یا ڕووداوی گەرم هەیە لە جیهان ڕوودەدا یا پێویستە ئێمە هەم لە ڕووی توانای خودی خۆمان توانای سەربازی خۆمان لە بابەتی کۆمەڵناسی لە بابەتی کوردۆلۆژی لە بابەتی مێژووی چکە ئەڵێ مێژوو سیاسەت دوو ڕووی یەک دراوە.